خوای بەخشندە و میهرەوان من مامۆستا کارزان لە ئامادەی کلێڤەری ناحکومی لە بابەتەکانی کیمیای پۆلی 12 زانستی پشت بەخوا لەگەڵتان دەبم. سەرەتا لە کیمیا بەندی یەکەممان هەیە. بەندی یەکەم باسی ئاوێتەکان دەکات لە ئاوە گیراوەکان. لەبەرەوەی باسی ئاوێتەیە ئەتو پێویستیت بە چ دەبیتن؟ پێویستیت بە ئایۆنەکان دەبیت. یعنی کیمیا لە سێ بەشی سەرەکی پێکدێتن. سەرەتا هێمای توخمەکان کە هێمایەکانمان وەرگرت بارگەکانمان لەبەر کرد دەڕۆینە سەرچ سەر ئاوێتە. ئەگەر ئاوێتە فێر بووین دوای دەڕۆینە سەر بەشەشی تر زۆر گرنگ لە کیمیا ئەویش چییە؟ هاوکێشەی کیمیایی. کەواتە هێمای کیمیایی وەکو پی دوایە پێی دەرین پیتی کیمیایی. بۆ نمونە وەکو بە بیرهینانەوە کە لە پۆلی 11 یان ئێستا چوویتە پۆلی 10 زانستی خوێندیتت سەرەتا هەندێک شێوە وەردەگرین لە ئاوێتە کیمیاییەکان دوای دەڕۆینە سەر بابەتی ئەساسی خۆمان. ئاوێتەی کیمیایی دوو زۆرمان هەیە، ئاوێتەی ئایۆنی لەگەر ئاوێتەی هاوبەشی. سەرەتا ئاوێتە ئایۆنیەکان وەردەگرین. ئاوێتەی ئایۆنی لە ناوی دیارەوەکو پێناسەکەشمان لێرە کردیا دەرین ئەو ئاوێتانن کە پێک دێن لە ئایۆنی موجەب و سالب، پێک دێن لە کەتایۆن و ئەنایۆن. زۆربەیان بە شێوەی چنە؟ بە شێوەی مادەی ڕقن، بە شێوەی بلورینە. دوای هەیتمان ئاوێتەی گەردیان ئاوێتەی هاوبەشی. ئاوێتەی گەردی ئاوێتەی هاوبەشی لە ناوی دیارە لە گەرد پێک دێت یان لە گەردیرە پێک دێت، واتە لێرە ئایۆنمان نییە، لە یەکگرتنی ناکانزاکان پێک دێت. سەرەتا ئەگەر ئاوێتە ئایۆنیەکان وەرگین وەکو بە بیرهینانەوە هەندێک شێوەک بنووسین. بۆ نمونە دەرێن کلۆریدی سۆدیۆم. کلۆریدی سۆدیۆم ئەمن ئەگەر نەزانم سۆدیۆم هێمایەکەی NA کلۆر CL نەتوانم کلۆریدی سۆدیۆم بنووسم. کو باسمان کرد وتمان ئەوانە پیتی کیمیاییە، دەبی پیتەکان لەبەروی لەگەر بارگەکان. سۆدیۆم هێمایەکەی NA کۆمەڵەی یەکەمە یعنی بارگەکەی موزەبیەکە، کلۆر هێمایەکەی CL کۆمەڵی هەفتەیە پێی دەرین هالۆژینەکان بارگەکەی سالبیەکە. کەواتە دەبی هێمای کلۆر لەگە هێمای سۆدیۆم لەبەرت بی، دەبی بارگەکان لەبەر بیتین. لەوەی بیکەینە شێوەک موجەبیەک سالبیەک لەگەر یەکتر هاوکێش دەبن، لەگەر یەکتر دەڕوا. شێوەکە کیمیایەکەی دەبیتە چ؟ دەبیتە NaCl. ئەوە ئاوێتەکمان لۆ دروست بوو پێی دەرێن چ؟ پێی دەرێن ئاوێتەی ئایۆنی. ئەوانت لە پێشەوە خوێندیە بەس وەکو بە بیرهینانەوە لێرە ئیشت پێ دەبی لۆ دەرێنەوە. نمونەی تر لەوەی بەبیرت بێتەوە زیاتر بۆ نمونە دەرێن بڕۆمیدی مەگنیسیۆم. بڕۆمیدی مەگنیسیۆم. مەگنیسیۆم هێمایەکەی چیە؟ مامۆستا Mg کۆمەڵەی دووەمە یعنی موجەب دووە. بڕۆم هێمایەکەی چیە؟ مامۆستا Br هالۆژینەکانە بارگەکەی سالبیەکە. ئێستا بارگەکان لە نێوانیان ئاڵوگۆڕ دەکەین لەبەرەوەی سالبیەک و موجەب دووە وەکو سەرێ لەگەر یەکتر ناڕواتن. ئەو یەکە بەبێ نیشانە بەبێ سالبەکە دێتە تەنیشت Mg، ئەو دووە بەبێ بارگە دێتە تەنیشت Br. یعنی شێوگە ڕاست و دروستەکەی دەبیتە چ؟ دەبیتە MgBr2. کەواتەوە شێوگە کیمیایەکەمان نووسی پێی دەرێت چ؟ بڕۆمیدی مەگنیسیۆم. نمونەشی تر هەر لەسەر شێوگەکان ئەوجە دوای دەڕۆینە سەر بابەتی خۆمان. بۆ نمونە بابەتی لەسەر ئایۆنی فڕەگەردیدا گۆگردیدی ئەمۆنیۆم. ئەمۆنیۆم یعنی NH4 بارگەکەی موجەبیەکە. گۆگرد یعنی S بارگەکەی سالب دووە. دووبارە لێرە بارگەکان لەگەر یەکتر ناڕوات، لە نێوانیان ئاڵوگۆڕ دەکەین بە بەهاپەتیەکان یعنی دووەکە دێتە تەنیش NH4 یەکەکە دەستە تەنیش گۆگرد دەبیتە NH4 لەبەرەوەی فڕەگەردیلەیە کەوانەی لۆ دەکەیەوە بای تو هێمایەکەی بووە چ؟ S. ئەوە بەنسبەت دووسێ نمونەمان وەرگرت لەسەر نووسینی شێوەک ئیشت پێ دەبیتن لەبەرەوە وانەمان وەرگرت. ئێستا دەڕۆینە سەر بابەتی ئەساسی خۆمان. ئانە لێرە لابن. گۆتمان لۆوەی ئاوێتە ئایۆنیەکان یان ئاوێتە کیمیایەکان بنووسی پێویستیت بەچ دەبیتن؟ بە هێما و بارگەکان. ئەوە ئی پۆلی 11 یان لە پۆلی 10 کە خوێندێتت ئەلێرەمان دانایە وەکو بە بیرهینانەوە لەبیرت چووە. دەبی مەجموعەک لەبەرکەی لە کانزایەکان کۆمەڵەی یەکەم کۆمەڵەی دووەم هەندێک توخمی گواستاوە مەجموعەک لە ناکانزاکان لەبەرکەی لەوەی چی پێ بنووسی؟ ئاوێتەی ئایۆنی بنووسی. ئاوێتەی ئایۆنی گۆتمان لە چی پێک دێت؟ ئاوێتەی ئایۆنی لە ئایۆنی موجەب و سالب پێک دێت. کەواتە دائیمەن تەڵەبە مشکلەی لەوەی هەیە مامۆستا کو ئاوێتەک زیاد بکەمەوە ئایۆنیە یان هاوبەشیە. ئەتوو ئەگەر ئەو هێما و بارگانت لەبەر کرد لەگەر یەکتر بوون بارگە موجەبەکان
لەگەر بارگە سالبەکان وەکو لێرە هەیتمان بۆ نمونە بارگە سالبەکان هەندێک ئایۆنی فڕەگەردیدا ئەوە ئاوێتەکەمان دەبیتە ئاوێتەی ئایۆنی یعنی ئاوێتەی ئایۆنی لەگرتنی موجب و سالب کانزا و ناکانزا پێک دێت کەواتە پێویستە ئەو هێمانە بە بیری خۆت بینیەوە کۆمەڵی یەکەم کۆمەڵی دووەم هەندێک ئایۆنی فڕەگەردیدا هەندێک ئایۆنی ناکانزاکان لەگەر یەکتر لەبەر بکەی لەوەی ئەو ئاوێتانە بتوانی دروست بکەی سەرەتا بابەت لە کیمیای پۆلی 12 چییە لێکەڵۆشانە لێکەڵۆشان چییە لێکەڵۆشان دەرێ بریتە لە کردەی جیابوونەوەی ئایۆنەکانی ئاوێتەی ئایۆنی لە کاتی توانەوەیدا تەمان پێناسەکەی زۆر گرنگە زۆر لە وزاری بە هەڵبژاردن هایتەوە کردەی جیابوونەوەی ئایۆنەکان ئاوێتەی ئایۆنی لە کاتی توانەوەیدا بریتە لە چ ئاوا لە وزاری کردیتی هەڵبژاردن بۆ نمونە ئەی ئۆکسان بی بۆ نمونە نیشاندن سی بۆ نمونە ئایۆنێن دی بۆ نمونە لێک هەڵوەشان کەواتە پێناسەکەی گرنگە دەبی لەبەری بکەیت کردەی جیابوونەوەی ئایۆنەکانی ئاوێتەی ئایۆنی لە کاتی توانەوەیدا بریتە لە ئۆکسان نەخێر مامۆستا ئۆکسانمان نییە ئۆکسان لە بەندەکانی پشتەوە دەخینی لە بەندی شەشەم نیشاندن نەخێر دەتوێتەوە دەبیتە ئەکوا گەیراوە دروست دەبیت کەواتە ئەومان نییە ئۆکسان نەبوو نیشاندن نەبوو ئایۆنێن لێک هەڵوەشان دائیمەن هەڵبژاردنەکان دووشت لێک نزیکە ئایۆنێنی هەڵبژێنیان لێک هەڵوەشان مامۆستا لێک هەڵوەشان لۆ لێک هەڵوەشانم هەڵبژارد لەبەرەوەی دەرێت دەرێت ئاوێتەی ئایۆنی ئاوێتەی ئایۆنی لە ئاودا چی لێ دێت لێک هەڵدەوەشێت یعنی چی یعنی ئایۆنەکان لێک زیادە بیتەوە ئەوە دوای دەخینین ئیشەڵڵا ئەوە تایبەتە بەچێ بە ئاوێتەی گەردی کەواتە لێکەڵۆشان بۆ نمونە NaCl مان هەیە NaCl مادە چڕەقە بە زۆری بە شێوەی بلورن مادەی ڕقن ئاوێتە ئایۆنیەکان دەیکەینە ناو ئاو ئایۆنەکان لێک زیادە بیتەوە دەبیتە Na موجب زائیدەن چ زائیدەن Cl سالب ئەلێرە بۆ نمونە بارگەشی سالبی هەیە کەواتە ئایۆن دروست دەبی ئاگادار بە غەڵەت نەکەی نەنووسە Na نەنووسە Cl2 یان Cl دەرێن چ دروست دەبی ئایۆن دروست دەبی ئایۆن یعنی چی یعنی بارگەدارە ئەوە لەسەر لێکەڵوەشان کە هەمان بوو لە پاشەوی وەکو پرسیار لە وزاری هاتیتەوە پرسیاری وزاریە 2017 خۆری دووەم دەرێت کام لەمانەی خوارەوە ئاوێتەی ئایۆنیە لە ئاودا لێک هەڵدەوەشێت بزانە ئیشت بەوەی دەبی بتانی ئاوێتەی ئایۆنی لەگەر ئاوێتەی هاوبەشی چ لێ بکەیت لە یەکتر جیا بکەیەوە تەڵەبە زۆری پرسیار دەکات کو جیای کەینەوە ئاسانترین ڕێگە ئەوەیە ئەتۆ ئەو بارگانەی سەرێک کە تازە پێتمان نیشاندا لەبەری بکەیت کۆمەڵەی یەکەم کۆمەڵەی دووەم هەندێک بۆ نمونە ناکانزاکان کۆمەڵەی حەفدا ئۆکسجین گۆگرد ئەوانە لەگەر یەکتر دەبیتە چ دەبیتە ئاوێتەی ئایۆنی کام لەمانە ئاوێتەی ئایۆنیە لە ئەودا لێک هەڵدەوشێت کەواتەوە گرنگە بیزانە ئاوێتەی ئایۆنی یعنی چ یعنی لێک هەڵوەشان ئاوێتەی ئایۆنی لێک هەڵوەشان ئەوەی لەبیر مەکە با لە لقیدی دەست پێ بکەین C6H6 مامۆستا ئاوێتەی گەردیە ئاوێتەی هاوبەشیە کو دزانی گەردیان هاوبەشیە بە زۆری کاربۆن و هایدرۆژین لە هەر ئاوێتەک بن ئاوێتەکە گەردیە کەواتە مامۆستاوە گەردی بوو ئەو وەڵامی مەنیە HCl مامۆستا HCl ئاوێتەی گەردیە HCl ئاوێتەی گەردیە کو زانیمان گەردیە پێک دێ لە دونا کانزا هایدرۆژین لەگەر کلۆر ترشەکانە لە بەندی پاشەوی دێ سەرێ ترشەکان هەمووی چینە هەمووی ئاوێتەی گەردینە بە هەردوو زۆری بە بەهێز و بە لاوازت ئەوەش لە پۆلی 11 هەبوو بەبەر چاوت کەتیە Cl2 مامۆستا Cl2 گەردیە کو دزانین گەردیە ئەو توخمانەی کە هەیتمان بە شێوەی دوو گەردی لێنە یان بە شێوەی سێ گەردی لێ ئەوانە هەمووی لە نێوانیان بەندی هاوبەشی هەیە فلۆر F2 کلۆر Cl2 بڕۆم Br2 یۆد I2 هایدرۆژین ئۆکسجین نایترۆژین ئەوانە هەموو ئاوێتەی چنە ئاوێتەی گەردینە کەواتە وەڵامە ڕاستەکە دەبیتە چ دەبیتە لقی ئەی مامۆستا NaCl ئاوێتەیەکی ئایۆنیە لە ئاویشدا لێک هەڵدەوەشێت کو دزانین ئاوێتەی ئایۆنیە بزانە لە چ دروست بۆ NaCl مامۆستا لە Na موجب دروست بووە لەگەر چ لەگەر Cl سالب لە توخمەکی کانزا لەگەر توخمەکی چ دروست بووە ناکانزا کەواتە شێوەک لە شێوەکانی پرسیاری وزاریەوەیە ئەمە و پرسیارەمان لێرە دانایە پرسیاری تریشی لێ هاتیتەوە کام لەمانەی خوارەوە ئاوێتەی ئایۆنیە لە ئاودا لێک هەڵدەوەشێتن بەڵام دووبارەیە دامانە نایە کەواتە ئاگادار بە دەبی ئاوێتە ئایۆنی لەگەر ئاوێتە گەردیەکان چرێ بکەی لە یەکتر جیا بکەیەوە
طبعا هەر لەسەر لێکەڵۆشان هەندێک پرسیارمان هەیە زۆر گرنگە لە ئیمتیحانی وزاریش دائیمەن پرسیاری لێ دێتەوە. بۆ نمونە شێوەک لە شێوەکانی پرسیارەوەیە ئەگەر لە پرسیار ئاوێتەمان هەبوو مۆڵەکەی درابوو دەرێ مۆڵی ئاوێنەکانم لۆ بدۆزەوە یان مۆڵی ئایۆنەکەم لۆ بدۆزەوە چ بکەین لۆ دۆزینەوەیان وەکو تێبینی نووسیتمان دەرین ئەگەر لە پرسیار مۆڵی ئاوێتە درابێت چ بکەین لۆ دۆزینەوەی مۆڵی ئایۆنەکان سەرەتا هاوکێشەی لێکەڵوەشانی هاوسەنگ دەنووسین اینجا مۆڵی هەر ئاوێنێک جارانی مۆڵی ئاوێتەکە دەکەین ئەگەر لە پرسیار ئاوێتەکمان هەبوو مۆڵی ئاوێتەکە درابوو طبعا ئەوە شێوەی زۆر گرنگەوە زۆر لە وزاری دووبارە بوویتەوە زۆر پرسیار لێ بوویتەوە زۆر زادەرینە تەڵەبەی ئێرە دوو دەرەجەی تێدایە دوو دەرەجە لێرە لۆ دێتەوە مامۆستا سەرەتا هاوکێشەی لێکەڵۆشانی هاوسەنگ دەنووسیت هاوکێشەی لێکەڵۆشانی هاوسەنگ یعنی چ وەکو تازە لەسەری نووسیمان بۆ نمونە NaCl مان هەیە NaCl لێکی هەڵوەشێنە دەبیتە Na موجب زائیدەن Cl سالب ئەلێرەش بە هەمان شێوە ئەگەر ئەو شێوە پرسیارە دوهاتەوە سەرەتا هاوکێشەکەی دەنووسی هاوکێشەکە هەیتمان دەرێت چ پرسیارە 2004 دەرێت ژمارەی مۆڵی گشتی ئاوێنەکانی لێکەڵۆشانی 0.15 مۆڵ گۆگرداتی ئەلەمینیۆم یعنی Al2SO4/3 لە لیترێکی گیراوەکەدا چەندە بزانە لێرە شێوگەکەی دایتەمە ناوەکەشی دایتەمە سەرەتا دێین هاوکێشەکەی دەنووسین Al2SO4/3 لەناو ئاو H2O دەیتوێنەوە مادەی ڕەقە دەری ئەگەر ئەوە 0.15 مۆڵ بیت 0.15 مۆڵ یعنی ئەوە چییە ئەوە دراوە ئایا مۆڵی ئایۆنەکان چەندە مۆڵی گشتی چەندە کە Al2SO4/3 لێک هەڵدەوەشێنی چ دروست دەبیتن ئایۆنی ئەلەمینیۆم Al بارگەکەی موجب سێ لەگەر چێ ئایۆنی گۆگردات SO4 بارگەکەی سالب 2 ئاگادار بەوە زۆر گرنگە طبعا کە لێکی هەڵدەوەشێنی بارگەکان بە شێوەیەکی ڕاست و دروست بنووسی لە پاش لێکەڵۆشانەکەی طبعا بەشێکی گرنگ لە هاوکێشەی کیمیایی هاوسەنگکردنە دەبی هاوسەنگی بکەیت ئەلەمینیۆم چەندمان هەیە لێرە دوومان هەیە مامۆستاوە دووم دانا لۆی هاوسەنگ بی گۆگردات چەندە مامۆستا سێمان هەیە کە دەرین SO4 ئاگدار بە واتە یەک نەدێت چار تەڵەبە زۆری لەوەی غەڵەت دەکات مامۆستا SO4 چارە نە چارەکەی خۆیتی SO4/2 دەری دووە مامۆستا SO4/3 سێە مامۆستا SO4 بەتەنێ دەری مامۆستا یەکە کەواتە لێرە سێ SO4مان هەیە نەچی جاران ناوکەوانەش بکەی برێی 12 ئەوە سێیەکم لە پێش SO4ەکەشدانە ئەوە هاوکێشەکەم هاوسەنگ کرد کەواتە ئەگەر لە پرسیار ئاوێتەکەمان هەبوو مۆڵەکەی درابوو سەرەتا هاوکێشەی لێکەڵۆشانی هاوسەنگ دەنووسین چ بکەین لەوەی مۆڵی ئەو ئایۆنە دیاری بکەین و مۆڵی ئەوە دیاری بکەین بیکەینە گشتی مۆڵی ئایۆنەکە جارانی دراوەکە دەکەین جارانی مۆڵی ئاوێتەکە دەکەین لێرە وەکو تێبینی نووسیتمان سەرەتا هاوکێشەی لێکەڵۆشانی هاوسەنگ دوای مۆڵی هەر ئایۆنێک جارانی مۆڵی ئاوێتەکە دەکەین یعنی چ دوو جاران 0.15 مامۆستا یەکسانە 0. بۆ نمونە C ئەوە ئەلەمینیۆممان دیاری کرد ئەگە پرسیارەکە وەکو هەڵبژاردن بری ئەلەمینیۆم چەندە یەکسەر ئەوەی هەڵدەبژێری 0.3 مۆڵ کەواتە ئەلەمینیۆممان دیاری کرد SO4 چەندە مامۆستا مۆڵی ئایۆنەکەی سێیە جارانی مۆڵی دراوەکەی 0.15 مامۆستا 0.45 مۆڵ کەواتەوە مۆڵی هەر ئایۆنەکەت بە جیا دیاری کرد لەبەرەوەی پرسیارەکە دەری مۆڵی گشتی یعنی کۆی بکەوە ئەوە 0.3 لەگەر 0.45 کۆ بکەوە مامۆستا یەکسانە بە 0.75 مۆڵ کەواتەوە مۆڵی گشتیەکەمان دۆزیەوە وەڵامی ڕاست بووە چ مامۆستا لە قیبی ئەو وەڵامەکەمان دیاری ئەو پرسیاری وزاریە لە وزاری دێتەوە دائیمە لەو شێوانە بە زۆری پرسیارەکی لێ دێتەوە ئەوە لەسەر شێوەی یەکەم کە هەما بوو شێوەی دووەم نەفسی شتە دەتوانی بە خۆت بیکەی طبعا بە ڕێگەی تریش دەکرێتن بەڵام ئەمە ئەو ڕێگەمان پێ ئاسانەوەماندانە ئەگەنا بە ڕێگەی تریش دەکرێت ڕێگەی خێراشەیە دەتوانی بەس دائیمەن هاوکێشەکەی بنووسی ئەو نمونەشت لۆ دەکەم KClO3 مان هەیە دەرێت ژمارەی ئایۆنە بڵاوبوونەکان ینی مۆڵی گشتی چەندە ئەگەر دوو مۆڵ لە ئاوەگیراوی KClO3 مان هەبوو KClO3
لە ناو ئاودا دەیتوێننەوە مامۆستا دەبیتە کەی موجب زائیدان CO3 سالب. ئاو کێشەکەت هاوسەنگ بکە کەی پۆتاسیۆم لێرە یەکە مامۆستا لێرەش یەکە هاوسەنگە ClO3 مامۆستا لێرە سێ لێرەش سێ نە ClO3 یعنی کلۆرات یەکمان هەیە سێیەکەی خۆیتی ئەلێرەش مامۆستا یەک کلۆراتمان هەیە کەواتە هاوکێشەکە هاوسەنگە. دەرێ ئەگەر ئەوە 2 مۆڵ بی لە پرسیارەکە دایتەمە دەرێ ئەگەر 2 مۆڵ کلۆراتی پۆتاسیۆممان هەبی ئاوە دراوە ئایا مۆلی ئاوێنەکان چەندە؟ مامۆستا کەی 2 جاران 1 2 جاران 1 مامۆستا دەکاتە 2 ئەوە کەیەکەمان دیاری کرد. ClO3 مۆلەکەی چەندە لە هاوکێشەکە یەکە دیسان جاران 2 ئەوەشمان دیاری کرد دەکات 2 مۆلی گشتی ئەو دوی کۆ بکەوە 2 مامۆستا دەکات 4 مۆڵ کەواتە کەی ClO3 ئەگەر 2 مۆڵمان هەبی بتوێتەوە 4 مۆڵ لە ئایۆن دروست دەبی. وەڵامی ڕاست بووە چێ؟ وەڵامی ڕاست بووە لە قیبی. ئەوە لەسەر شێوەی یەکەم ئەگەر مۆلی ئاوێتەکە درابی و مۆلی ئاوێنەکان دیاری دەکەین. هەر لەسەر شێوەی یەکەم ئەو پرسیاری بنەوە هەڵ دەکەین پرسیاری بنەوە فەرقە چێ لەگەڵ دوو پرسیارەی بزان دەتوانی پێمان بڵێ فەرقەکان چییە؟ ئەوەش لەو زاری هاتیتەوە دووبارەش بوویتەوە زۆر جاهایە پرسیار دەوری یەکەم دێتەوە دەوری دووەم دێتەوە 2015 2010 دیسان دووبارە بوویتەوە لە خۆلی دووەم لە امتحانی تەمهیدی دیسان هاتیتەوە. دەرێ ژمارەی مۆڵەکانی ئایۆنی ئەلەمنیۆم لە کاتی لێکەڕۆشانی 2 مۆڵ لە گۆگرداتی ئەلەمنیۆم چەندە دەبێتە چەند؟ بزانە ئەو پرسیارە دوو فکرەی تێدایە دوو شتی تێدایە لەگەڵ دوو پرسیاری سەرێ جیاوازە دوو فکرەکەی چییە؟ دوو شتە جیاوازەکە چییە لەگە پرسیاری سەرێ؟ یەکەم شت ئەلێرە دەرێ ئەلەمنیۆم ئاگادار بە دایمەن پرسیار بخینەوە وەبی دەرەجەت لێ نەڕواتن نارێ گشتی لێرە دەرێ ئەلەمنیۆم چەندە؟ دووەمین شتیش بزانە گۆگرداتی ئەلەمنیۆم یعنی شێوگەکەی نەدایتت وەکو دوو پرسیارەی سەرێ کەواتە لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەتوو بێ شێوگەکەی بە شێوەیەکی ڕاست و دروست بینوسی. گۆگرداتی ئەلەمنیۆم گۆگرداتی ئەلەمنیۆم مامۆستا ئەلەمنیۆم AL مامۆستا گۆگردات SO4 ئەلەمنیۆم موجب سێە گۆگردات سالب 2 شێوگەکەی دەبیتە چ شێوگەکەی مامۆستا AL2SO4 by 3 AL2SO4 by 3 کەواتەوە شێوگەکەمان نووسی یعنی ئەگەر شێوگەکەت بە غەڵەت نووسی کەواتە نەتیجەت غەڵەت دێتە دەرێ. لێکی هەڵوەشێنین دەبیتە AL موجب 3 زائیدان SO4 سالب 2 SO4 سالب 2 هاوسەنگ طبعا لە پاش لێکەڕۆشان هاوسەنگە دوو ئەلەمنیۆمان هەیە گۆگردات بای 3 یعنی سێمان هەیە 3SO4 لە پرسیارەکەی دەرێ ئەگەر ئاوێتەکە 2 مۆڵ بوو ئەگەر 2 مۆڵ لە گۆگرداتی ئەلەمنیۆمان هەبێ ئایا ئەلەمنیۆم چەندە؟ نەیگوتیە گۆگردات SO4 ئیشمان بە گۆگردات نییە گۆگردات دیاری ناکەی گوتمان مۆلی ئایۆنەکە جاران مۆلی ئاوێتەکە دەکەی مۆلی ئایۆنەکە ئەوەتە 2 دەرێ 2 جاران دراوەکە 2 دەکاتە چەند؟ مامۆستا دەکاتە 4 مۆڵ ئاگادار بە غەڵەت نەکەی کەواتە وەڵامی ڕاست بووە چێ؟ وەڵامی ڕاست بووە لقی ئەی مامۆستا مۆلی ئاوێنەکانی ئەلەمنیۆم لە ئاوێتەکە 4 مۆڵە. چێ دەتوانین لۆمان گۆگرداتەکە دیاریکە بۆ نمونەوە پرسیارە دەیگۆڕی ژمارەی مۆڵی ئاوێنەکانی گۆگردات چەندە لە کاتی لێکەڕۆشان بەس ئیشت بەوەی دەبیت مامۆستا 3 جاران 2 لێرە نانووسم لە بەرەوەی پرسیارەکە ئەومان داوا لێ ناکاتن دەکاتە چەند؟ دەکات 6 مۆڵ لقی بە مۆلی گشتی چەندە؟ ئەوە دیاری کرد 4 ئەوە 6 دەکاتە چەند؟ دەکاتە 10 کەواتە ئاگادار بە دایمەن لە ئیمتیحان خۆت مشەوش مەکە بزانە پرسیارەکە بخینەوە داوای چی دەکا ئەوەی هەڵبژێرە. ئەو پرسیارە لەگە ئیسەری فەرقی هەبوو فەرقەکەی چ بوو؟ ئاوێتەکەی نەدابوومە بەناودا بێمە دەبی شێوگەکەی بنووسی بەڕاستی. دووەمین شت نارێک گشتی ئایۆنەکی لۆ دیاری کردێ بەس ئاوێنەکەی دیاری دەکەی ئەلەمنیۆم چەندە مامۆستاوە ئەلەمنیۆمەکەمان دیار کرد کەواتە دەکاتە چەند؟ دەکاتە 4 مۆڵ لە ئایۆن. ئەو جەوە پرسیارانە شەوانە هەمووی دووبارەیە ئەمن لۆت ناکەم بە خۆت وەکو واجب حەلی بکە و پرسیارانە ئی بەندەکەیە ئی ڕاهێنانە کارپێکاریەکانە ئەوانە نەفسی شتن بە خۆت بیکەوانە هەمووی واجب بیکە. شێوەکی تر پرسیارمان هەیە پێچەوانەی ئەو پرسیارانەی ئەمە تازە کردمان
ئاوێتەکەی دابوو و ئایۆنەکانت دیاری دەکرد ئەدی ئەگە و جارە لە پرسیارەکە ئایۆنەکانمان هەبی و ئاوێتەکەی دیاری بکەیت یعنی ئەمە لای چەپمان هەبوو لای ڕاستمان دیاری کرد ئەدی ئەگەر لای ڕاستی دامەکو لای چەپ دیاری بکەین طبعا ئەوەش بە زۆر ڕێگە پرسیارەکان حەڵ دەکرێت من وام کردەوە کتێبی نووسیتم دەرێن ئەگەر لە پرسیار مۆڵی ئایۆنێک درابیت ئەگەر لە پرسیار مۆڵی ئایۆنێک درابیت ئەوە بۆ دیاریکردنی مۆڵی ئاوێتەکە چ دەکەین دەرێن مۆڵی ئایۆنەکە مۆڵە دراوەکە دابەشی مۆڵی ئایۆنەکە دەکەین لە هاوکێشەکە ئەگەر لە پرسیار مۆڵی ئایۆن درابیت ئەوە بۆ دیاریکردنی مۆڵی ئاوێتەکە یعنی لێرە ئاوێتەمان نییە مۆڵە دراوەکە دابەشی مۆڵی ئایۆنەکە دەکەین لە هاوکێشەی کیمیایی هاوسەنگ با نمونەک تەمەشاکەین زیاتر لێی تێدەگەی ئەو پرسیارەمانە ئێوەش پرسیاری وزاریە 2020 هایتەوە دەرێ پێویستە چەند مۆڵ لە گیراوەی کلۆراتی کالیسیۆم لێک هەڵبوەشێت کلۆراتی کالیسیۆم یعنی ئەوەمان نییە چەند مۆڵ لە کلۆراتی کالیسیۆم لێک هەڵبوەشێت بۆ پێکێنانی 0.6 مۆڵ لە ئایۆنی کلۆرات یعنی ئایۆنەکەی دایتەمە لێرە لەو پرسیارەی ئایۆنەکەی دایتەمە فەرقی هەیە لەگە پرسیارەکانی سەرێ سەرەتا دووبارە شێوگەکەی دەنووسین لەوەی لێچ هەڵوەشێنین کلۆراتی کالیسیۆم یعنی یەکسەر شێوگەکەی بەڕاستی دەنووسم CaClO3/2 CaClO3/2 و لە کوێ هاتیە کلۆرات مامۆستا ClO3 بارگەکەی سالبیەکە کالیسیۆم Ca بارگەکەی موجب دووە بارگەکان لە نێوانیان ئاڵوگۆڕ دەکەی یەکەکە دێتە ئێرەوە نەمنووسیە Ca1 کلۆرات دووەکە دەچیتە پاڵی دەیکەمە ناوکەوانەی کەواتەوە شێوگەکەم نووسی ئەوەمان نییە ئەگەر لێچی هەڵوەشێنین بیکەینە ناو ئاو H2O چ دروست دەبیتن کالیسیۆم Ca موجب 2 لەگەر کلۆرات ClO3 سالب 1 ئەگەر هاوکێشەکە هاوسەنگ بکەین کالیسیۆم 1 لێرەش یەکمان هەیە کلۆرات بای 2 یعنی دوومان هەیە لێرە یەکمان هەیە ئەوە هاوسەنگمان کرد ئەمن ئەوەم هەیە ئەوەی دەوێتن پرسیارەکە وەکو گوتمان دەتوانی بە زۆر ڕێگە بیکەی بەڵام من ئەو ڕێگەیە بەکاردەینم دەرێ ئەگەر ئەوە 0.6 مۆڵ بیت ئەوە 0.6 مۆڵ بیتن ئایا ئەوە چەندە بزانە 1 مۆڵ 2 مۆڵی دروست کردی یان 2 مۆڵ بە یەکە ئەدی ئەگەر 0.6 بوو ئایا مۆڵی ئاوێتەکە چەندە ئێرەمان نییە مۆڵی ئاوێتەکە یەکسەر دراوەکە بزانە ئەو 0.6ەوە دراوە لە پرسیارەکەی دایکێمە لە پرسیارەکە 0.6 0.4 هەشتە دەیە یەکسەر دابەشی مۆڵی ئایۆنەکەی دەکەی 0.6 دابەش 2 یەکسەر دەکاتە مۆڵی ئاوێتەکە ئاوە لەلایەک دەنووسین 0.6 دابەش مۆڵی ئایۆنەکە دەکاتە چەند دەکاتە 0.3 مۆڵ ئەو 0.3 مۆڵە یعنی چ یعنی ClO3/2 کەواتە مۆڵی ئاوێتەکەمان دۆزیەوە کەواتە ئەگەر لە پرسیار لای ڕاست درابوو یعنی ئاوێنەکان درابوو کوبی کەمە ئاوێتەکە مۆڵە دراوەکە ئەوەی لە پرسیار دایتەمە دابەشی مۆڵی ئاوێتەکە بکە لە هاوکێشەکە یەکسەر دەیکاتە چ دەکاتە مۆڵی ئاوێتەکە درا 0.6 مۆڵی ئاوێنەکە 2 مامۆستا دەکاتە 0.3 کەواتە پێویستە 0.3 مۆڵ لە ClO3/2 لێک هەڵوەشێت ئەوجا 0.6 مۆڵ لە ClO3 دروست دەبیتن لۆ خۆت دەتوانی وەکو پاسەدانش ئایا پرسیارەکە تەواوە ئەوەمان دۆزیەوە 0.3 دەرچوو ClO3 دیاری بکە دەکات چەند دوو جاران 0.3 دەکاتەوە چەند دەکاتە 0.6ەکە یعنی وەڵامەکە چییە وەڵامەکە تەواوە شێوەی تر پرسیار ئەلێرەوەش لە وزاری هاتیتەوە پرسیاری ڕێبەری هەڵسەنگاندنە طبعا زۆر ئاسانە وەکو ئیپۆل 11 نییە لە پۆل 11 لەوانەیە مامۆستا زەحمەتریش لۆ دەنیتەوە دەرێ شێوگی ئەو ئاوێتە بنووسە کە لە نێوان ئەم توخمانە دروست دەبێت ناوەکەت دەداتێ بۆ نمونە پێت نارێ NH4 دەرێ ئەمۆنیۆمە تو بە خۆت دەیبزانی ئەمۆنیۆم یعنی NH4 بارگەکەی موزەبیەکە پێت نارێ SO4 پێت دەرێ گۆگردات بە خۆت دەیبزانی گۆگردات SO4 بارگەکەی سالب 2 لەبەرمان کردیە لە پێشەوە لە سەرەتای بەندەکە پارەکە لەبەرمان کردیە کەواتە ئەلێرە دەرێ کام ئاوێتە لێکەڵ دەوشێ بۆ بەرەمێنانی NH4 موجب لەگەر SO4 سالب 2 ئەگەر پرسیارەکە ئاسانتر بکەین یعنی مەفهومی پرسیارەکە برین شێوگی ئەم ئاوێتە چیە کە لە نێوان ئەم دوو ئایۆنە دروست دەبیت شێوگی ئەم ئاوێتە بنووسە کە لە نێوان ئەم دوو ئایۆنە دروست دەبیتن لقی ئەی لقی بی لقی جیم لقی دا،، عادین سەرەتا چ دەکەین؟ شێوگەکەی دەنووسین. شێوگی ئەم ئاوێتە بنووسە کە لە نێوان ئەم دوو ئایۆنە دروست دەبیت. شێوگی ئەم ئاوێتە بنووسە کە لە نێوان ئەم دوو ئایۆنە دروست دەبیتن. لقی ئەی لقی بی لقی جیم لقی دا، عادین سەرەتا چ دەکەین؟
NH4 موجب 1 SO4 سالب 2 مان هەیە بارگەکان لە نێوانیان ئاڵوگۆڕ دەکەین لەبەرەوەی لەگەر یەکتر ناڕۆن سالب 2 موجب 2 نییە یان سالب 3 و موجب 3 نییە موجب 1 و سالب 1 نییە دووەکەی دەینە پاڵ ئەمۆنیۆم یەکەکەی دەبینە پاڵ گۆگردات کەواتە دەبیتە چ مامۆستا NH4 by 2 SO4 وەڵامی ڕاست NH4 by 2 SO4 لقی چ لقی بی کەواتە ئەو پرسیارە کام ئاوێتە لێک هەڵدەوەشێ بۆ بەرهەمێنانی NH4 موجب و SO4 سالب 2 بە شێوەی ئاسان شێوەک بنووسە مەبەستی ئەوەیە شێوەگی بنووسە شێوەگی چ بنووسین شێوەگی نێوان ئەو دوو ئاوێنە چ دروست دەبیتن NH4 by 2 SO4 ئاگادار بە غەڵەت نەکەی بچی NH4 SO4 یەکسەر لقی ئەی هەڵبژێری نە بارگەکان لە نێوانیان چ لێ دەکەی لە نێوانیان ئاڵوگۆڕ دەکەی کەواتە ئەو شێوە پرسیارەش گرنگە ئاگادار بە لە ئیمتیحان لۆ دێتەوە نمونە لە بنەوی دەنووسم لۆ دووبارە بیتن ئەرێ کام ئاوێتە لێک هەڵدەوەشێ بۆ بەرهەمێنانی کەی موجب لەگەر S سالب 2 کام ئاوێتە لێک هەڵدەوەشێ دراوەکانت نادەمێ شێوەکەم لۆ بنووسە کە لە نێوان کەی موجب لەگەر S سالب 2 دروست دەبیتە مامۆستا یەکسەر ئەو دوای دەینمە پاڵەوەی ئەو یەکەش دەینمە پاڵەوەی دەبیتە چ دەبیتە K2S ئەوجا ئەو لە وەڵامەکان دەداتێ بۆ نمونە K2S KS2 بە شێوەی هەڵەت دەداتێ مامۆستا وەڵامە ڕاستەکە دەبیتە چ دەبیتە K2S کەواتە شێوەی تر پرسیار کە لۆ دێتەوە لێرە بەو شێوەیە ئاگادار بە پرسیارانە پرسیاری ڕێبەری هەڵسەنگاندنە لە ئیمتیحانی وزاری هاتینەوە دووبارە بووینەوە بیزانە شێوەی تر پرسیار ئەوەی بنەوەی هە لێرە دێتەوە طبعاً ئەو شێوەیە عەکسی سەرەیە سەرێ ئایۆنەکانی دابوتوو دەتکردە ئاوێتەکە ئەلێرە چی دایتە تو ئایۆنەکانمان هەیە ئاوێتەکەمان هەیە ئایا ئایۆنەکان چ دروست دەبیتن ئامزانە دەرێ کام لە مانەی خوارەوە دەکەونە لای ڕاستی هاوکێشەی توانەوەی ALNO3 بایتری ئەوەش پرسیاری ڕێبەری هەڵسەنگاندن لە ئیمتیحانی وزاریش هاتیتەوە پرسیار یعنی چ ئەو پرسیار هەمە بەستی چێ لێرە یعنی ئەو ئاوێتەی لێک هەڵوەشێنە ئایا بەرهەم چ دروست دەبیتن بەرهەمەکەی دەی بە شێوەیەکی ڕاست و دروست بنووسی بە شێوەی چ بە شێوەی هاوسەنگ ئابزانە AL NO3 by 3 وەکو ڕوونکردنەوە واتە بەرهەم بنووسە بە شێوەیەکی هاوسەنگ و ڕاست و دروست کام لەمانەی خوارەوە دەکەونە لای ڕاست یعنی بەرهەم لە هاوکێشەی کیمیایی ALNO3 by 3 ئەگەر هاوکێشەی لێک هەڵوەشانی بنووسین دەبیتە چ AL موجب 3 زائداً NO3 سالب 1 کەواتە ئەوە دوو بەشی هاوکێشەکەت نووسی لێکت هەڵوەشان بارگەکانی سەری گرنگە ئاگادار بە بزانە لێرە بەغەڵەت دایتە تو بارگەکانی سەری بەغەڵەت دایتە تو ئایۆنەکانە بزانە سالب 3 دانایە بزانە موجبی دانایە بزانە سالبی دانایە کەواتە ئاگادار بە بارگەکان گرنگە جگە لە بارگەکان دەی بە شێوەی هاوسەنگیش بنووسی ئەلەمنیۆم لێرە یەکمان هەیە لێرە ژێکە کەواتە هاوسەنگە نیترات NO3 ئەلێرە سێمان هەیە ئەلێرە یەکمان هەیە ئەوە سێم دانا کەواتە چ کەتە لای ڕاست مامۆستا AL موجب 3 لەگەر 3NO3 سالب 1 کەواتە وەڵامی ڕاست دەبیتە چ مامۆستا وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە لقی جیب AL موجب 3NO3 سالب 1 کەواتە ئەو شێوە پرسیارەش ئاگادار بە گرنگە لەسەری ئایۆنی دابوو کردمانە ئاوێتە لێرە ئاوێتەی دابوومە کردمانە چ کردمانە ئایۆن بنەوەش نفسی شتە دیسان دووبارە بوویتەوە ئەوش لە وزاری 2020 هایتەوە کام لەمانەی خوارەوە دەکەونە لای ڕاستی هاوکێشەی هاوسەنگی لێکەڵوەشانی فۆسفاتی پۆتاسیۆم بزانە لێرە شێوگەکەی نەدایتەمە دەبی شێوگەکەی بنووسی ئەوجە هاوکێشەی لێکەڵوەشانی چ هاوکێشەی لێکەڵوەشانی هاوسەنگ بینووسی فۆسفاتی پۆتاسیۆم یعنی چ فۆسفاتی پۆتاسیۆم یعنی چ مامۆستا پۆتاسیۆم یعنی کەی فۆسفات یعنی PO4 بارگەی وەی موجەبیەکە بارگەی وەی سالب 3 یعنی شێوگە ڕاستەکەی دەبیتە چ K3 PO4 یەکەکە ئەوە نەمنووسی لێکی هەڵوەشێنە بیکە ناو ئاو بزان لە بەرهەم چ دروست دەبی ئەوی هەڵبژێرە دەبیتە کەی موجب زائداً PO4 سالب 3 کەواتە ئەو بارگەکانە بە شێوەی ڕاست نووسی
دەرێ هاوسەنگ دەبی هاوکێشەکەش بە شێوەی هاوسەنگ بنووسی کەی لێرە سێیە لێرە یەکمان هەیە ئەوە دامنا PO4 غەڵەت نەکە یەکمان هەیە لەوێژ یەکمانەیە کەواتە هاوسەنگە کەواتە لای ڕاستی ئەو هاوکێشەی بووە سێ کەی موجەبیەک لەگەر PO4 سالب سێ کەواتە وەڵامی ڕاست بووە لە قیسی ئەوە بەنسبەت ئەو شێوە پرسیارەش کە هەمان بوو لێرە دێنە کۆتایی بابەتی ئەوڕۆ ئیشەئەڵڵا پشت بەخوا دەرسی دابێ کارلێکەکانی نیشاندن یان ڕێسا گشتەکانی توانەوێتی وەردەگرێت بە هیوای سوودوەرگرتن ئیشەئەڵڵا